سڵاو دکتۆرگیان خۆشحاڵم لەگەڵمانیت. ئەی پێشبینیەکان چیەڵێن؟ والله ڕاستێکی داتاکان مەترسیدارن بە شێوەیەکی گشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و لە عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی. ئێمە حاڵەتمان هەیە بۆ نمونەوە کۆی لە ساڵی 2010 بۆ 19 ڕوویدا کە بەنداوی دوکان سەڕێژی کرد. ئەو حاڵەتانەمان هەیە جاری وایە کە ڕێژێکی بارانی زۆر ئەبارێ لە چەند ساڵێک ئەوە دووبارا بێتەوە. ئێمە بەرەو چۆڕۆین دۆخی خۆمان. کاگرانج ئەگەر گۆڕانی کەشوهوا بەم شێوی ئێستا بەردەوام بێت و سیاسەتی ئاو گۆڕانکاری جددی و زانستی بەسەرانێت و دانەڕژێتەوە، داتاکان زۆر مەترسیدارن و ڕێژەی ئاو کەمە بێتەوە. احتیمال لەم 5 ساڵەیە تەنها ساڵێک بڕی دابارین و بژانەوەیکی تیابێ، بەڵام بە شێوەیەکی گشتی ساڵەکانی کە بە بەردەوامی ئەو داتانی کە پێشبینیمان کردووە بشکە ساڵی پیشانەدات. پێشتر هەندێک پێشبینیت هەبوو کە بەداخەوە هات نەدی. بۆ نمونە چۆنت زانی ئاستی ئاوی دوکان وا دابەزێ؟ بەڵێ ئەوە بەشێک بوو لە دراسی ماستەرەکەم. من لە ساڵی 2021 دراسەکەم کرد و 2022 وابزانام لە ڕوودا و دۆکیمنتەریەکیان لەسەر ئەنجام بدا و مقابلەیان کردم. باسی ئەوم کرد کە لە چەند ساڵی ئایندەیە ئاستی ئاوی دوکان بە تەواوەتی دائەبەزێ بۆ بەلایانی کەم و بۆ لە خوارد لە ساڵی 25. بەڵام لەو کاتەدا بەداخەوە یعنی بەرپرسانی حکومی لە جیاتیەوەی کە پێشبینیەکەمان بە دڵسۆزانە و بە خەمخۆرانە و زانستیانەوە بگرن و سوودی لێوەرگرن بە پێچوانەوە یعنی کادانەوەیەکی ناتەندروستیان هەبوو وایە نەزانی کە ئێمە هەوڵە دەین کە خەڵک ترسێنی نەخر بەداخەوە. ئێمە تەنها هەوڵ و ماندووبوونمان نەخێنە گەر بۆ خزمەتکردنی وڵاتمان بۆ ئاگادارکردنەوەی لایانی پەیوەندیدار لەو گۆڕانکاریانی کە ئەگەری هێڕۆ بات بەپێ ئەو تەکنۆلۆژیا نوێیی کە پێوتێت تەکنۆلۆژیای جیلی دەستکرد و تەکنۆلۆژیایکی زۆر متمانە پێکراوە لە ئاستی جیهانە. ئێمە ئەو کاتە پێشبینیمان کرد کە لە 2025 چی ڕۆ ئەداوە ئەم ساڵیش بینیمان و تەنانەت باسمان لەوە کرد کە تا 2030 داتاکان مەترسیدارترە بن ئەگەر بێت و ڕێکاری زانستی پێویست نەگیرێتە بەر بۆ شێوازی بەردانەوەی ئاو بۆ شێوازی گلدانەوەی ئاو لە ناوبەنداوەکەدا. زۆر سپاس مامۆستا. زۆر سپاس بۆ جەنابتان.